یەکەم دەڵێن حکمەتی خۆداپۆشینی ئافرەت بریتیە لە پاراستنی کەسایەتی ئافرەت و ڕێز و حرمەتی ئافرەت، نیشاندانی ئافرەت وەکو ئینسان نەک وەکو مەینە. ئینسان کە ئافرەتێک دەبینێ باڵاپۆشە وا دەزانێ ئینسانێکە دەیبینێت، بەڵام ئەگەر غەیرە باڵاپۆش بێ وا دەزانێ مەینەیەک دەبینێت. ئیسلام دەیەوێ ئافرەت وەکو ئینسان نیشانداد لە ناو کۆمەلگادا، نەک وەکو مەینەیەک خەڵک تەماعی تێ بکات و چاوی خیانەتی ببڕیتێ. بۆیە تەماشا دەکەین خوای پەروەردگار نمونەمان بۆ باز دەکات لە قورئاندا، بەسەرهاتێکمان بۆ باز دەکات کە جێگەی دەرس و پەندە، ئێمەش بۆ ئەوەی دەرس و پەندی لێ وەربگرین. نمونەی ئافرەتێکمان بۆ باز دەکات بۆ ئەوەی ئافرەتەکانی ئێمەش چاوی لێ بکەن و بەو شێوازەیە بن. دوای ئەوەی کە موسا پێغەمبەر سەلات و سەلامی خوای لێ بێت دەچێتە مەدیەن، دەچێتە سەر ئاوێک، چەند پیاوێک دەبینێ کە مەڕ و ماڵاتیان پێیە لەسەر ئاوەکەی مەڕ و ماڵاتەکانیان ئاو دەدەن. دوو ئافرەتیش دەبینێ لەو لاوەڕاوەستاون تاوەکو پیاوەکان مەڕ و ماڵاتەکەیان ئاو نەدەن، ناتوانن بێنە سەر ئاوەکە. بۆیە موسا پێغەمبەر لێیان دەپرسێ ئەوە چی دەکەن، حاڵتان چییە، بۆچی مەڕ و ماڵاتەکانتان ئاو نادەن؟ دەڵێن وەڵڵا هەتاوەکو پیاوەکان لێ نەبنەوە و نەڕۆنەوە ئێمە ناتوانین مەڕ و ماڵاتەکەمان ئاو دەین، باوکیشمان پیاوێکی پیرە لە ماڵەوە کەوتووە و ناتوانێ بێت مەڕ و ماڵاتەکەی بەخێو کات و ئاوی بدات. بۆیە موسا پێغەمبەر هەڵدەستێت مەڕ و ماڵاتەکە بۆ ئەو دوو ئافرەتەیە ئاو دەدات، ئاوەکەیان بۆ دەکاتەوە و بەردێک شتێکی کە لەسەری بووە لای دەبات، ئەو دوو ئافرەتەیە مەڕ و ماڵاتەکەیان ئاو دەدەن و دەڕۆنەوە. دوای ئەوەی کە لە لای باوکیان باسی پیاوەتی و چاکی و شەهامەتی ئەو پیاوە دەکەن، باوکیان دەنێرێ بە دوای ئەو پیاوەدا دەڵێ بڕۆن بانگی کەن بۆ ئەوەی پاداشتی چاکەی ئەو پیاو چاکە بدەمەوە. جا قورئان ئەوەمان بۆ باز دەکات کاتێک کە ئافرەتەکە دێت بانگی موسا پێغەمبەر دەکات بۆ ئەوەی باوکی چاکەکەی بداتەوە، پاداشتی چاکەکەی بداتەوە. تەماشاکەن قورئان چۆن باز دەکات، دەفەرمێ فەجاءته إحداهما تمشي على استحياء. یەکێک لەو دوو ئافرەتانە هات کاتێک کە بەڕێگادا دەڕۆیشت بە شێوازێکی حیا و حەشمەت و ڕێکوپێک، بە شێوازێکی داپۆشرا و پۆشتە بەڕێگادا دەڕۆیشت و هات بۆ لای موسا پێغەمبەر. فەرمووی قال إن أبي يدعوك ليجزيك أجر ما سقيت لنا. گوتی باوکم بانگت دەکا بۆ ئەوەی پاداشتی ئەو چاکەیەت بداتەوە کە لەگەڵ ئێمەدا کردت. بەڕێزان نەیگوت وەرە من بانگت دەکەم بۆ ماڵەوە ئیشمان پێی، فەرمووی باوکم بانگت دەکا بۆ ئەوەی پاداشتی ئەو چاکەیەت داتەوە کە لەگەڵ ئێمەدا کردت. ئەنجا مەبەستەکە ئەوەیە قورئان کاتێک باسی ئەو ئافرەتەیەمان بۆ دەکات، باسی ئەوە دەکات کە هاتووە بانگی موسا پێغەمبەر بکات بە شێوازێکی حیا و حەشمەت و داپۆشرا و تەمشی على استحیاء، بەڕێگادا دادەڕوا بە شێوازێکی زۆر جوان. یەکێک لە زانایان فەرموویەتی تەماشاکەن قورئان دەفەرمێت تەمشی على استحیاء، یعنی ئەو ئافرەتەیە بەڕێگادا دەڕۆیشت على استحیاء، یعنی لەسەر شەرم و شکۆ دەڕۆیشت. وەکو ئەوە وایە قورئان بۆمان باز دەکات، یعنی نەک لەسەر قاچەکانی دەڕۆیشت، ئەوەندە بە حیا و حرمەتە و داپۆشراویەوە هات بۆ ئەوەی کە بانگی موسا پێغەمبەر بکات، وەکو ئەوەی لەسەر قاچەکانی نەڕوا لەسەر حیا و حرمەت بڕوات. ئیستیحیائیش مبالغەیە لە زۆر شەرم و شکۆ و هەروەها داپۆشراوی ئەو ئافرەتەیە. ئەمە پەیامێکە پێمان دەڵێت بەڕێزان چاو لەو ئافرەتەیە بکەین، خۆداپۆشین و حیا و شەرم و شکۆی ئافرەت بۆ پاراستنی کەسایەتی و حرمەتی ئافرەتە بۆ خۆیەتی لە دنیادا و هەروەها لە قیامەتیشدا پێی سەرفراز دەبێت. یەکێک لە ئافرەتان دایکی خەلات لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم کوڕێکی لەگەڵ پێغەمبەری خوادا شەهید ببوو. کاتێک کە چوو بۆ ئەوەی دەنگ و باسی کوڕەکەی بپرسێت بە شێوازێکی داپۆشرا و تەنانەت دەم و چاوی خۆشی زۆر جوان داپۆشی بوو بۆ هەواڵپرسینی کوڕەکەی ڕۆیشت. بۆیە هەندێک لە خەڵکی تانەیان لێدا، وەکو چۆن ئێستا زۆر خەڵک تانە لە حیجابی ئافرەت دەدات، تانەیان لێدا گوتیان باشە کوڕەکەت تەماشا دەکەی کوژراوە و کەچی ئەتۆ بەو شێوازەیە دەی هەواڵی دەپرسی، دیارە عادە دوا بووە ئافرەتێک کە کوڕی بکوژرێت یان کەسێکی لێ بمرێت وەکو ئێستا دەبینین لەچکی خۆیان دادنێن و بەرەوکی خۆیان دادەدڕن و بە شێوازێکی زۆر ناشەرعی شین و ڕۆڕۆ دەکەن.
بۆیە ئەو ئافرەتە ئیماندارەیە وەڵام دەداتەوە دەفەرمێت من کە ئامادەم کوڕەکەم لە دەستدەم لە پێناوی خوای پەروەردگاردا شەهید بێت بەڵام ئامادە نیم حیا و حورمەت و کەسایەتی خۆم لە دەستدەم. بەڕێزان ئەوە ئافرەتی ئیماندارە مەوقیفی ئاوایە هەڵوێستی ئیمانی ئاوایە ئامادە نیم حیا و حورمەتی خۆم لە دەستدەم با کوڕەکەم شەهید بوو بێ لە پێناوی خوای پەروەردگاردا بەڵام حیا و حورمەتی خۆم لە دەست نادەم.